سڵاوی خوای گەورەتان لێبێت بینەران و بیسەرانی عەزیز. سەرەتای دەوامە، سەرەتای ساڵی تازەی خوێندنە. زۆر جار ئێمەی دایکان، باوکان، مامۆستایان ئەم حاڵەتەمان دێتە ڕێگا کە ئایا چی بکەین بۆ سەرەتای ساڵی خوێندن. ئێمە لە سەرچاوە زانستیەکانە کە بۆ ئێوەمان خوێندووەتەوە و دراسەمان کردووە، سەرەتای ساڵی خوێندن هەنگاوێکی زۆر گرنگە بۆ قوتابیان. تۆی دایک و باوک کە سەیری ئەم بەرنامەیە دەکەیت، ئەگەر منداڵی پۆلی یەکت هەیە لە یادت نەچێت، هەفتەی یەکەم، مانگی یەکەم و بە تایبەتی ساڵی یەکەم هەنگاوێکی زۆر گرنگە بۆ داهاتووی منداڵەکەت. تۆی دایک و باوک دەبێت لە یادت نەچێت کاتێک کە سەرەتای دەوام دەست پێ دەکات، سەرەتای دەوامەکە ڕەنگە تۆ هیلاک بیت، ماندوو بیت، ئەزیێت و ماندووبوون بکێشی لەگەڵ منداڵەکانتە، بەڵام دڵنیا بە هەرچەندە هیلاکی و ماندووبوون لە سەرەتاوە بکێشیت، لە ساڵانی داهاتووە ئیسراحەت دەکەی و لە ساڵانی داهاتووە کاتت بۆ دەگەڕێتەوە و بەرهەمی ئەم هەوڵ و کۆشەت دەچنیتەوە. عەزیزان، لەسەر چاوە زانستیەکانە باسیەوە دەکات کە سەرەتای ساڵی خوێندن زۆر گرنگە دایکان و باوکان بە چەند هەنگاوێک هەڵسن. تەنها و تەنها ناو تۆمارکردن و نەقڵکردن و کڕی نیشتومە گرنگ نییە بۆ منداڵەکان، بەڵکو چەند هەنگاوێک گرنگە کە ئێمە هەوڵ دەین لەم بەرنامەیە بۆ جەنابتانی باسەکەین. خاڵی یەکەم، دروستکردنی ئامانجی زۆر گەورە، دروستکردنی هیوا و ئەمەلی زۆر گەورە بۆ منداڵەکانتان، پێدانی حەز و خۆشەویستی بۆ مناڵەکانتان بۆرامبەر بە خوێندن خاڵێکی زۆر گرنگە کە لە ئەرکی سەرشانی من و تۆیە. دایکان و باوکان دەبێت پێش ئەوەی دەوامی مەکتەب دەست پێ بکات، هەوڵ بدەن لەگەڵ کوڕەکان و کچەکانیانە حەز و خۆشەویستیەکی گەورە بۆ خوێندن دروستکەن. ئەبێت بە تایبەتی ئەوانی کە منداڵی بچووکیان هەیە و 5 ساڵ 6 ساڵ وا سەرەتای دەوامە ئەچێت بۆ ڕەوزە یاخود دەچێت بۆ مەکتەب یاخود دەچێت بۆ باڵێن قوتابخانە، زۆر گرنگە هەفتەیەک 10 ڕۆژ پێش دەوام و یاخود هەفتە و 10 ڕۆژی یەکەمی دەوامیش تۆ هەمیشە تەشجیعی ئەم منداڵت بکەی بۆ خوێندن، هەمیشە بیدی بە گویا کە خوێندن هۆکارێکە بۆ بە قوتبوونی تۆ، بۆ بەهێزبوونی تۆ، بۆ ئەوەی تۆ داهاتوویەکی باش و چاک و مەزبوطت هەبێت. هەمیشە دەبێ بڵێ تۆ دەتوانیت، تۆ بەهێزیت، تۆ زیرەکیت، تۆ تاکیدم لە منداڵەکانی ترمان باشتر و چاکترە بیت. کوڕە جوانەکەم، کچە جوانەکەم، دڵنیام تۆ سەری ئێمە بەرز دەکەیتەوە. لە یەکەم ڕۆژی دەوامەوە تۆ حەز و خولیا و خۆشەویستی بۆ خوێندنتیا دروستکە. خاڵی یەکەم. خاڵی دووەم کە لەسەر چاوەکانە باس کراوە ئازیزانی خۆم، ئەویش ئەوەیە بوونی هاوڕێی باش و چاک و دروستکردنی هاوڕێی باش و چاک بۆ منداڵەکانتان. تۆ هەرچەندە هیلاک دەبیت، تۆ هەرچەندە ماندوو دەبیت، تۆ هەرچەندە ڕۆژانە بەرنامە دەخوێنیتەوە بۆی منداڵەکەت بە قۆت و بەهێز بکەی، بەڵام ئایا دەزانی هەموو سەرچاوەکان باسیەوە دەکەن ئەم جوهدانی تۆ، ئەم هەوڵ و کۆشەی تۆ، ئەم خۆ هیلاکردنی تۆ لە 100 تا 30 لە 100 تا 40 ڕۆڵی هەیە بۆ دروستکردنی کەسایەتی بەهێزی منداڵەکەت، بۆ ئەوەی منداڵەکەت نەفەوتێ، بۆ دروستکردنی ئەخلاقی جوان، بۆ ئەوەی هیوا و ئاواتی گەورە و جوان و باش و چاک و مەزبوطی هەبێ لە بواری خوێندنە. ئەویش بریتیە لە بوونی هاوڕێی باش بۆ منداڵەکانتان، بۆ کوڕەکانتان، بۆ کچەکانتان. ڕەنگە دایکێک یان باوکێکە سەیری ئەم بەرنامەیە دەکات یان گوێ لەم بەرنامەیە دەگرێت، دەڵێت چۆن بتوانین هاوڕێی باش و چاکی بۆ دروستکەین، بە تەلەفۆن، بە عیلاقات، بە پەیوەندی دروستکردن، بە سەردان، بە هەواڵپرسین کە کێ لە دایکان لە باوکان لە خزم و کەسوکار منداڵی هەیە لەو مەکتەبە، بۆی لەگەڵ منداڵی ئەو ماڵە ئەو خانەوادە باش و چاکەیان منداڵەکەی تۆ بکەی بە هاوڕێ و دۆست و برادەریان و هەوڵ بدەی کار ئاسانیەکی بۆ بکەی بۆی نزیک بن بەیەکەوە. تەنانەت زۆر گرنگ و مهمە تۆ ئەگەر کەسیشت نەدۆزیەوە خۆت چەند جارێک سەردانی مەکتەبەکە بکەیت و لە ڕێی مامۆستاکانەوە، لە ڕێی بەڕێوەبەرەوە، لە ڕێی هەندێک زانیاری پێدانەوە بۆ منداڵەکەت، بۆی منداڵەکەت فێر بێ کە هاوڕێیەکی باش و چاک و مەزبوط هەڵبژێرێ. دڵنیاتەکەم بە بوونی هاوڕێی باش و چاک ئەم منداڵی تۆ دەتوانێت سەرکەوتوو بێ. خاڵی سێم، ئەو مەکتەبەی کە تایە هەڵدەبژێری بەڕێزان،
ئێمە زۆر جار بووە بەداخەوە وا دەزانین هەر مەکتەبێک نزیکی مەکتەبەکەی ماڵی خۆمان بکەواتە ئەمە تەواوە نەخێر لە هەموو سەرچاوە زانستیەکانە دەڵێت مەکتەب بەڕێوەبەر و جۆری مامۆستاکان و جۆری پرۆگرام و جۆری تێکەڵی و ناتێکەڵی و جۆری دراسە وتنەوە لەو قوتابخانەی کە تۆ منداڵەکەتی تیادادەنەی هۆکارێکی زۆر گرنگە بۆ سەرکەوتنی منداڵەکەت. تۆیە کە ئێستا هیلاک و ماندووە بیت منداڵێکت نقل دەکەی بۆ مەکتەبێک کە ڕەنگە 5 دقه 10 دقه چارێکی 20 دقه ڕەنگە هەندێک جار بگاتە نیو سەعاتیش لە ماڵی خۆتەوە دوور بێت بەڵام لە یادت نەچێت ئەم منداڵی تۆ ڕەنگە بەبوونی ئەمەوە کە دەگاتە ئامادەی لە داهاتووە کۆمەڵی پارە بۆ تۆ بگەڕێنێتەوە پێویستی بە مامۆستای خاص نەبێت پێویستی بە دەرزی نمونەی و بە مەکتەبی نمونەی نەبێت خۆی نمرەیەکی باش بێنێ پێویستی بەوە نەبێت کە بیخیتە زانکۆیەکی ئەهلی یان پەیمانگایەکی ئەهلی بۆ چکە تۆ لە سەرتاوە پێوی هیلاک بوویتە و ماندوو بوویتە لەبەرەوە خاڵی سێم کە زۆر گرنگە لەسەر چاوەکانە باز دەکرێت ئەویش ئەوەیە هەوڵ بدەیت قوتابخانەیەکی باش و چاک و مەزبوط و نمونەیی و ئازبەرز بۆ منداڵەکەت بدۆزیتەوە ئەگەر تۆی دایک یان باوک یان خوشک و برای منداڵەکە با گەورەش بن با لە ناوەندیش بن با لە ئامادەیش بن ئەگەر هیلاک بن و ماندوو بن بە شۆفێریەتی خۆت بیگوازیتەوە و یا خۆت بە ئۆتۆمبیلەکەی خۆت بیگوازیتەوە و یا خۆت بۆ نمونە جارجار ئەگەر بە پاسێک یان بە تەکسیەکش بیگوازیتەوە زۆر لەوە باشترە کە ئەم منداڵی تۆ سەری ساڵ لە یەک شوێنە 5 وەرەقە 10 وەرەقەی تیا سەرف کە ئێمە چیە 2 دەرس 3 دەرس کەوتووە و ئیکمال بۆ نەیتوانیوە دەرزەکان کۆنتڕۆڵکە کەواتە تۆ لە سەرتاوە بە جوانی بە مەزبوطی لەگەڵا ڕۆشتی ئەتوانی سەرکەوتوو بی خاڵ زۆرە ئێمە خاڵەکانی تریشتان هێواش هێواش بۆ تاوا دەکەین فەرمون. ئەزیزان خاڵی چوارەم سەرەتای دەوام لە هەموو سەرچاوە زانستەکانە باس ئەوە دەکات ئەگەر دەتەوێت ئەو منداڵەی تۆ کە چووەتە یەکی سەرەتایی بێزار نەبێت لە خوێندن بێزار نەبێت لە پرۆسەی فێرکردن و هەتا مردن باجی ئەم بێزاری و بێتاقەتێ نەداتەوە وریای هەفتەی یەکەم بە هەفتەی یەکەم کە خاڵی چوارەمە بۆ جەنابتان باسی دەکەین هەفتەی یەکەم زۆر گرنگ و مهمە بۆ هەر قوتابیەکی تۆ لە کوڕ لە کچ کە دەیخیتە قوتابخانە بە تایبەتی بۆ قۆناغی یەکی سەرەتایی زۆر گرنگە هەفتەی یەکەم خۆت لەگەڵ منداڵەکەیە هەوڵ بدەی بڕۆیت زۆر گرنگە هەتاوەکو نزیکی قوتابخانە خۆت بیبەی زۆر گرنگە لە دوای دەوام ئەگەر بکرێت دایک یان باوک خوشک یان برا بچێتە پێشوازی ئەم منداڵەوە بۆی ئەم منداڵە هەست بکە کەسایەتێکی بەهێزی هەیە بۆی ئەم منداڵە هەست بکە خەڵکێک هەیە متابعی دەکات بۆی لە هەفتەی یەکەمەوە لە دەڕۆژی یەکەمەوە لە بێزاریەک لە ناڕەحەتیەک لە بێتاقەتیەک لە قسەیەکی ناخۆش لە چاوسورکردنەوەیکی منداڵی برادەری لە چنگەچزەیەک و یان تۆ بڵێ عاجز بوونیەک برادەرەکانی عاجزی کە نەتۆرێ لە خوێندن چەند بن نەفەرمان بینیوە دەممان کردووەتەوە قسەی کردووە دەڵێ دکتۆر من هەر لە پۆلی یەکەوە شەڕم کرد لێیاندام یان پەلاماریاندام یان کەوتم یان گیانم پیس بوو یان تەنگاو بووم منداڵی نەفەری وهەیە گەورە ئەڵێ تەنگاو بوومە یان بۆ نەبرسیم بۆ یان تونیم بۆ یان شوێنەکەم لێ گۆڕاوە لەوەوە دەستم کردوتە گریان و بێتاقەت بووم وتر بەرەبەرە خوێندەکەم بۆ لە بەرچاو کەوتو بۆیە لە دوای لە ناوەندی وازم هێناوە بۆی ئازیزانی خۆم خاڵی چوارم کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە سەرەتای خوێندن تۆ هەوڵ بدە ئەو هەفتەیە گرنگی پێ بدە یەکەم گرنگی پێ بدە کە هەوڵ بدەی خۆت بە مامۆستاکان و بە قوتابخانەکەی بناسێنی دووەم هەوڵ بدە کار ئاسانێکی بۆ بکە لە چوون بۆ قوتابخانە و هاتنەوە سێم هەر لەم خاڵەیە کە زۆر گرنگ و مهمە هەفتەی یەکەم هەوڵ بدە کار ئاسانی بۆ بکە لە حەلکردنی واجباتەکانیە لە فێربوونی واجباتەکانیە لەو بابەتانی کە هەفتەی یەکەم دەیخوێنێت ئایا ئێوە زانیوتانە کە منداڵێک لە سەرەتای مانگی یەکەمەوە لە سەرەتای ساڵی یەکەمەوە لە قۆناغی یەکە ئەگەر بێت و هەفتەی یەکەم منداڵەکە ئاوا سەیری ئەم لاولای خۆی کرد و هەستی کرد لە منداڵەکانی تر جیاوازە هەستی کرد لە چاو ئەوکانی ترا زیرەکە هەستی کرد کە مامۆستا هەندێشتی باس کرد ئەم ئەیزانێت یەکسەری لانسێک وەردەگرێ حەماسەتێک وەردەگرێ متمانە بەخۆبوونێکی تیا دروستە بێت کە دڵنیام لەوە چێ هەتاوەکو پۆست گراجوێت هەتاوەکو خوێندنی باڵاش ئەم متمانەی تیا دروست بێت چونکە هەستی کرد لە چاو منداڵەکانی ترا لە چاو برادەرەکانی ترا شت ئەزانێ ئەویش بەوەی کە تۆ لە ماڵ و کاراسانی بۆ بکەیت ئەوەیش بەوە دەبێت کە تۆ هەوڵ بدەیت هەفتەی یەکەم دەڕۆژ یەکەم یان تەنانەت بەلانی کەمەوە مانگی یەکەم خۆت دەگەڵ یا دەستبارێکی لەگەڵا بگری نەک هەر منداڵەکە بڕوات و بێتەوە و هیچ مشکی تەقەی بێ و هیچ تێنەگا و هیچ نەزانێت چۆن و چۆنیە و مامۆساش دەوا چیە مەجای نەبێت ئەگەر ئەم مشکی زۆر بەهێز نەبێت لە چاو منداڵەکانی ترا بەیەک چاو بۆ نمونە شەرحی بکات ئەمەی تۆ لە چاو ئەوکانی ترا زۆر زیرەکتر نەبێت زۆر زاناتر نەبێت باش نەیزانێ چەند جارێ دەست هەڵبڕێ و وەڵامەکەی ڕاست نەبێت یەکسەری نامتمانەیەک نەبوونی سیقەیەک و متمانەیەکی تیا دروستە بێت وە لە ئەنجامە هەموو ژیانی ڕنگ دەداتەوە هەموو ژیانی بێتاقەتی دەکات تەنانەت ئەو منداڵە بەڕێز
بارزانی کە لە پۆلی 6 تەواو بوونە دەچنە یەکی متەوەستەوە یاخود پۆلی 7 و یاخود لە پۆلی 9 تەواو بوونە دەچنە پۆلی 10 کە دەکاتە قۆناغی ئامادەی ئەمەش زۆر گرنگ و موهیمە کە ئەم قۆناغە سەرەتایانە سەرەتایی ناوەندی و سەرەتای ئامادەی تەنانەت لێتان ناشارمەوە بۆ دایکان و باوکانی عزیز ئەگەر تۆ دەتەوێت ئەم منداڵە سەرکەوتوو بێت تەنانەت لە زانکۆش سەرکەوتوو بێ بە دەرەجەی باش بێ و مەعفوعام بێت و یاخود بەلایانی کەمەوە ئەوائید بێت و یاخود لە دەرەجە باش و چاک و مەزبوطەکان بێ تۆ دەبێت هەفتەی یەکەم و یاخود مانگی یەکەم زۆر گرنگ و موهیمە هاوکاری بۆ بکەیت دەستباری بکەیت کە کارەسانی بۆ بکەیت و بۆی بە جوانی بە مەزبوطی شارەزا بێت ئەمە خاڵی چوارم. خاڵی پێنجەم ئەزیزانی خۆم بریتیە لە ئامادەسازی ئەم منداڵە بۆ مەکتەبە. ئێمە زۆر جار بەداخەوە دایکان باوکان کە دەچن جلوبەرگ دەکڕن کە دەچن جانتا دەکڕن کە دەچن قەڵەمە وەرەقەیە هەر شتێک دەکڕن بۆ منداڵەکە ڕەنگە بە میزاجی خۆیان بیکڕن ڕەنگە باوک یان دایک بچێ بۆ بازار یەک علاگەشتی بۆ بکڕە و بێنێتەوە نەخێر ئەزیزان لە هەموو سەرچاوەکانە باسیەوە دەکات ئەو کتێبە ئەو منداڵی تۆ تیا دەخوێنێ ئەو جانتایە ئەو منداڵە دەیخاتە شانی و ئەو جلوبەرگە ئەو دەیکاتە بەری بۆیە تکاتان لێ دەکەم زۆر گرنگە لە سەرەتای خوێندنەوە ئێمەی دایکان و باوکان بە دڵ و بە حەز و ئارەزوی منداڵەکانمان بکەین. من لەگەڵ تام ڕەنگە مەکتەبەکە زەیمۆحەد بێت و یاخود یەک جۆر جلب لەبەرکەن هەمووی پانتۆڵی ڕەش و قەمیسی سپی بێ بەڵام با هەوڵ بدە ئەم پانتۆڵش با نەخش و نیگارەکەی بکو خۆی بێ بە دڵی ئەو بێت با قەمیسەکەش کە دەدورێت بە دڵی ئەم بدورێت ئەگەر یەک گیرفانە ئەگەر دوو گیرفانە ئەگەر گیرفانەکانی چۆنە ئەگەر قۆبچەکانی چۆنە ئەگەر ملوانەکەی چۆنە با بە دڵی منداڵەکەت بێ با منداڵەکەت هەڵی بژێرێ تەنانەت بە تایبەتی بۆ هەندێک مەکتەب کە بۆ نمونە زەیمۆحەد نییە و یاخود جلوبەرگی وەکوڵێ تاکە جلوبەرگێک نییە مۆحەد بێ لە بینی قوتابەکانە زۆر گرنگە بۆ کچەکەت بۆ کوڕە جوانەکەت هەوڵ بدەیت بە دڵی ئەو بە حەز و ئارەزووی ئەو بە اختیاری ئەو بەڵام کەم تا زۆرێک ڕاوێژی پێ بکەی شت نییە هەموو شتەکان بە دڵی تۆ بێ و شت نییە هەموو شتەکانیش بە دڵی ئەو بێ بەڵام زۆر گرنگە لە هەڵبژاردننی جانتاکەیە لە هەڵبژاردننی جلوبەرگەکانە لە هەڵبژاردننی دەفتەرەکانە تەنانەت لە هەڵبژاردننی قەڵەمەکانە ئەو وەرەقە و ئەو پێداویستیانەی کە هەیە بۆ قوتابخانە چکە ئەم منداڵە حەز و ئارۆزی بۆ دروستە بێت لە نەخشێکە لە نیگارێکە هەندێک قەڵەم هەیە تەرتیباتە و کۆڵی ڕسمی پاپایی و تەرتیباتی پێوێ زۆر گرنگە تۆی قۆ دایک و باوک کە منداڵێکی یەکی سەرەتاییت هەیە ئیش لەسەر ئەوە بکەی بۆی ئەم خاڵی پێنجەمەش بە جوانی بە مەزبوطی تەطبیق بکەی بۆی بتوانی منداڵێکی سەرکەوتوو بۆ داهاتوو دروستکەیت. سەرەتای ساڵی تازەیە سەرەتای خوێندنە زۆر گرنگە لە خاڵی شەشەمە بۆ جەنابتانی باس بکەم کە ئێمە فۆرماتی مناڵەکانمان بکەین. فۆرمات مەبەستم ئەوەیە کە ئەم منداڵانە دوای 2 مانگ یان 3 مانگ جاری وا هەیە زیاتر لە ئیسراحەت و لە ماڵەوە و لە خەوتن و لە بێدەوامی ڕەنگە زۆر شتی لار یان زۆر شتی وەکۆڵە ناپێویستیان دەست پێ کرد بێت یان زۆر شت هەیە کە بۆ خوێندن ناشێ و بۆ ساڵی خوێندن ناشێ دەستیان پێکردووە خۆیان پێوەگرتووە دەبێت ئەمە فۆرمات بکەینەوە دەبێت ئەمە ڕێکی بکەینەوە. یەکێ لەو شتانە کە خاڵی شەشەم باسی دەکەین کە بریتیە لە فۆرماتکردن بریتیە لە خەو زۆر گرنگە دایکان و باوکان لە سەرەتای دەوامەوە منداڵەکانیان فۆرمات بکەنەوە و دەستیان پێ بکەن و کۆڵێ کار ئاسانیان بۆ بکەن و بیان خەنەوە سەر خەوێکی تەندروست. خەوی تەندروست ئەوەی کە منداڵەکانمان ڕابێنین سەعات 11 شەو نەگاتە 12 بخەون ئەگەر بکرێ سەعات 10 شەو بێ زۆر باش و چاک و مەزبوطە کاتێک کە منداڵێک سەعات 10 دەنوێت بەیانی بە دڵنیاییەوە سەعات 5:06 بە خەبەری دەبێت بەڵام کاتێک کە تۆی دایک کە تۆی باوک کە توی برا خوشک سەیری ئەم بەرنامەی دەکەیت منداڵەکانت فۆرمات ناکەی و نایخەیتەوە سەر سکەی خۆی وەکو هەموو سێمانکەی هاوین سەعات 1:02 ئەخەون بە دڵنیاییەوە منداڵەکەی تۆ سەعات 7:08 کە خەبەری دەبێتەوە بە چاوی خەواڵی و خەبەری دەبێتەوە. بە هزار حاڵ فریای سیارەکە یان تەکسیەکە یان ئۆتۆمبیلەکە دەکەوێت یاخود بە هزار حاڵ فریای مەکتەب دەکەوێت و کاتێ دەچێت بۆ ئێوە بە چاوی خەوە و بە مێشکی خەوە و بە نامرتاحیەوە دڵنیام خوێندنەکەشی بۆ ناکرێ و لە ئەنجامە باش نابێ و چاک نابێ و دەرەجە نایانێ و بۆ هەتایە باجەکەی دەداتەوە. بۆیە زۆر گرنگە لە خاڵی شەشەمە بریتیە لە خەومان باش و چاک و مەزبوط بکەین منداڵەکان هەوڵ بدەین فێری زوو خەویان بکەین و هەوڵی بدەین فێری ئەویان بکەین بەیانیان زوو هەڵسن و هەوڵ بدەین فێری ئەویان بکەین نیمەڕوان ئەگەر هەر وەکو دینیش بێ کە باسی قەیلولە کراوە کاتێک دەوامیە بەیانیانن هەیە منداڵەکان فێر بکەین کە هاتنەوە لە دەوام نیم سەعات 3/4 سەعاتی جاری وهەیە توانین تا سەعات و نیوەکەش نیمەڕوان بنون بۆی ئیسراحەت بکەن و دوای نیمەڕوان و شەوان خوێندنێکی باش و چاک و مەزبوط بکەن. لە خاڵی شەشەمە کە دەڵین دەبێت فۆرمات بکرێت بریتیە لە نان خواردن
ئێمە لەبەرەوەی 3 مانگی هاوینە منداڵ ڕەنگە ڕوا ڕاهاتی بێ سعات 9 هەڵسابێ لە خەو ڕەنگە نانی بەیانی و نیمەڕۆی دەمج کرد بێ لەگەڵ پێکەوە لەبەرەوە زۆر گرنگە دایکانی ئازیز باوکانی ئازیز منداڵەکانیان دیسان و دەڵێمەوە فۆرماتی بکەنەوە فێری نانی بەیانیانیان بکەنەوە فێری ئەویان بکەن بەبێن نانی بەیانیان نەچن بۆ مەکتەب چونکە لە هەموو سەرچاوە زانستیەکانە تەنانەت لە بەحسێکا لە توێژینەوەیەکە کە لە نیویۆرک کراوە کە بە نزیکەی لەسەر ملیۆنێک قوتابی دروست کراوە دراسە کراوە ئەو بەڕێزانە ئەو منداڵانی ئەو دایک و باوکە بەڕێزانی کە منداڵەکانی خۆیان بەیانیان نانی تەندروستیان دەدەنێ ئەگەر لە کێکە ئەگەر لە شەکر لە مەیە ئەگەر لە چایە ئەگەر لە ماستە ئەگەر هەر لەو خواردنانی کە لە کوردەواری خۆمانە هەمووی تەندروستەکەدا دەندرێ و بەیانیان دەخورێت ئەگەر بێت و ئەم خواردنانە بدرێ بە منداڵ بە گوێرە ئەو توێژینەوەی کە لە نیویۆرک کراوە بە نزیکەی لە 115 بۆ لە 120 توانای زیرەکی ئەو قوتابیانە باشتر و چاکتر و زیرەکترن لە چاو ئەو قوتابیانی کە بەیانیان نانیان نەخواردووە کەواتە زۆر گرنگ و مهمە ئێمە خەوتنی منداڵەکانمان ڕێککەینەوە زۆر گرنگە خواردنی مناڵەکانمان ڕێککەینەوە هەتە ژیان بکەین بۆ خوێندن زۆر گرنگە خەوتنیە بێجگە لە خواردن و خەوتن خۆشۆردنیان بۆ ڕێککەینەوە ڕەنگە منداڵ لە ماڵەوە بووە ڕەنگە زۆر گیانی و کۆڵە عارەقی نەکردووە ڕەنگە زۆر بێتاقەت نەبوو بێ ڕەنگە زۆر بێزار نەبوو بێ منداڵەکان نە کە کاتێک کە دەوام دەست پێ دەکات بە تایبەتی کە وەرزەکە هێشتاکە دنیا ساردی نەکردووە یاخود تەنانەت لەو وەرزانەشە کە دنیا سارد دەکات منداڵ فێر بکەین ئەگەر بکرێ و ڕۆژانە ئاو بک بە خۆیان بۆی خۆی بشاو چست و چالاک بێتەوە ئەگەر نابلانی کەم و هەفتەی چەند جارێک ئەمەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مهمەکە ئێمە هەوڵ بدەین لەم خاڵی شەشەمەیە تەطبیقیکەین بۆی منداڵ ئامادەسازیکی باش و چاک و مەزبوط هەبێ خاڵی حوتەم ئەزیزان سەرەتای خوێندن زۆر گرنگە ئێمە لە دایکان و باوکان لە خوشکان و برایان کە بەرپرسن لە دەربارەی ئەو منداڵانی کە لە بەردەستانە شوێنێکی تایبەت هەبێ بۆ منداڵەکانتان ئێمە ڕەنگە وەکو خانوادەکان زۆر جار لەمانەیە ئیهمالی دەکەین بەڵام لە ڕووی سەرچاوە زانستیەکان و باسیەوە دەکرێت کاتێک کە منداڵێک ژوورێک تەرخان دەکرێت لە ماڵێکە تایبەتە بە خوێندن ئەو ژوورە تەلەڤیزۆن و رادیۆ و سەتەلایت و ئەنتەرنێ و فەیسبوک و وایفی و هیچی تیان نەبێ ئەم ژوورە کۆمەڵێک کتێبخانە و تەرتیبات و شتی جوانی تێدا بێت مێز و کورسی تێدا بێت بۆ منداڵەکان وەگەر کرا بۆ نمونە مەسەن شوێنێک دابندرێت بۆ نەوک و ڕەفەیەک دابندرێت چەکمەجێک دابندرێت هەر منداڵێکم ئەگەر 2 منداڵم هەیە 3 منداڵم هەیە جوان و پوختە لی بنووسریان بە کاغەزێک لی بدریان هەر سوچێکی ژوورەکەدا تا تایبەت بکەم بە منداڵەکانم ئەم منداڵانم هەستێکیان تیا دروستە بێ فێری ئیدارا دەبن فێری وەکو ئەڵێت حەز و ئارەزویان بۆ خوێندنەکە باشتر و چاکترە بێت لە کتێبەکانی خۆیان و زیاتر نزیکە بن و هەوڵ ئەدرێت کە ئەو کتێب و دەفتەر و شتانی کە هیانە زیاتر خۆیانی بە خاوەندا دەنێن و حەز و ئارەزویەکیان زیاتر بۆ خوێندن تیا دروستە بێت کەواتە مەشخاڵی حوتەم زۆر گرنگە دایکان و باوکان ئیش لەسەرەوە بکەن کە شوێنێکی تایبەت ژوورێکی تایبەت و کۆڵێت مەکانێکی تایبەت دامنین بۆ منداڵەکان بۆی بتوان ئەم منداڵانە باش و چاک و مەزبوط بن خاڵی هەشتەم ئەزیزانی خۆم لە سەرەتای دەوامەوە ئەویش ئەوەیە دروستکردنی ڕێز و خۆشەویستی منداڵ بەرامبەر بە مامۆستا ئێمەی مامۆستا زۆر جار بەداخەوە گرەیمان هەیە لە دایکان و باوکان دەڵین دایک و باوکێک منداڵێکی ناردووە بۆ مەکتەب بەبێ ئەوەی جارێ 2 جار 10 جار پێوتی بە دەبێت ڕێز لە مامۆستا بگری دەبێت دەنگ بەرز نەکەیتەوە دەبێت هات و هاوار نەکەی دەبێت بە پێپرسی ئەو بۆ نمونە کەم تازۆ نەچیتە دەرە و نەچیتە ژوورەوە دەبێت لە کاتی خۆیان بچی بۆ مەکتەب دەبێت لە کاتی خۆیان بگەڕێیتەوە دەبێت کاتێک کە پێویستی نەکردە ناو قوتابخانەکەیان نەمێنیتەوە دەبێت سوود وەکو وەرگری لە هەموو زانست و زانیاریی مامۆستا دەیدات ئێمە بەداخەوە زۆر جار هەندێک دایکان و باوکانمان هەیە بە حسابی خۆی دڵسۆزی منداڵەکەیەتی یەکەم سەرەتای ساڵ بەچی تەلقینی منداڵەکەی دەدات بەوەی ئەگەر مامۆستایەک لێتی دا پێم بڵێ ئەگەر مامۆستایەک لێت تووڕەبوو پێم بڵێ ئەگەر مامۆستایە قسەیەک بە نەوعێکی پیور پێم بڵێ وای لێ یەکەم کەواتە تۆ منداڵەکە تووشی سەقەتی کرد منداڵەکە تووشی نەکبەتی کرد منداڵەکە تووشی فاشەدی کرد چکە تۆ لە سەرەتاوە منداڵەکەت وانات بۆ قوتابخانە بە ڕوحی وەکۆڵە بە نەفسیەتی تۆڵەسەندنەوە لە مامۆستاکە تۆڵەسەندنەوە لە ئیدارە تۆڵەسەندنەوە لە قوتابخانەکە نەخێر ئێمە ناشڵین مامۆستاش کە دڵنیان بە هیچ شێوەیەک زەبر و زەنگ بەرامبەر بە قوتابەکان بەکارنانە ئیلا ما ڕەحیمە ڕەبی هەندێ مامۆستا هەیە کە ڕەنگە میزاجی تاوا نەبێ بێتاقەت بێ ناڕەحەت بێ یان هەندێ حاڵەتی سیاسی کۆمەڵایەتی کاریگەری لەسەر دروستکە بەڵام زۆربەی مامۆستا خۆی بە دڵسۆزی قوتابەکە دانێ بەڵام ئەوە تۆی دایک و باوکی دەبێت کارێکی وا بکەی ڕێز و خۆشەویستی و محەبەتی هەم مامۆستا هەم ئیدارە هەم کارگوزارەکان زۆر گرنگە ئەو کارگوزارانی کە لەو قوتابخانەیە تۆی
دایک و باوک ئەم منداڵت وا پەروەردە کردبێ کە لە دوورەوە سەلام لە کارگوزارەکە بکات کە ئەو ناوە پیس نەکات کە بەرامبەر بە کارگوزارەکە بۆ کۆڵە کاراسانی بۆ کارگوزارەکە بکات کە هەندێک شوێن هەیە پێویست ناکاتێ بچێت نابێم قوتابێ بەکاری بێنێ ئەو شوێنانە و یاخود لە هەندێک شوێن و مەکانە نەوەستێت کە ئیشی قوتابی نییە و شوێنی قوتابی نییە لێوەستانی کەواتەمەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مهمە کە ڕێز و خۆشەویستی و محەبەت دروست بکرێ لەلایەن قوتابیەکان و خاڵێکی ترکە گرنگە خاڵی هەشتم ئەزیزان ئەویش ئەوەیە کە ئێمە دەمانوێت لە سەرەتای دەوام و قوتابیەکانمان زۆر بەڕێز و خۆشەویست و محەبەت بێ ئەویش ئەوەیە هەوڵ بدەین منداڵەکانمان فێری پرسیارکردن بکەین ئێمە بەداخەوە زۆر بەدەگمەن منداڵێک دێ بۆ قوتابخانە لە پۆلی یەکەوە تا 12 ئامادەی بگرە لە زانکۆش دایک و باوک نەسیحەتی کردبێ و ئامۆژگاری کردبێ و فێریان کردبێت کە ئەگەر شتێکت نەزانی ئەگەر معلومەیەکت لەلا شارەزانە بوو دەست هەڵبڕە و هەڵ بدە شارەزا بوو هەڵ بدە وەڵامەکانی دەست بکەوە ڕەنگە منداڵێک بە درێژایی چەندین ساڵ لەبەرەوەی شەرمەکە لەبەرەوەی تۆ تەریقت کردوتەوە لەبەرەوەی لە ماڵەوە توتە دەست هەڵ نەبڕی هەر لە خۆت و قسە نەکەی یعنی بەبێ ئەوەی کە پێت نەوتووە دەست هەڵبڕە بە ڕێز و بە احترام و ڕێز لە مامۆستاکە بگرە و بە جوانی و مەزبوطی پرسیاری خۆت بکە بەڵام کاتێک کە ئەم زانیاریت بەو جوانیە نەگەیان بەو شێوەز نەگەیان منداڵەکە پرسیاری نەکرد کەواتە زۆر جار شتەکانە وەکوڵێ عقدەیەکی نەفسی لێ دێت و ئەو شتانی کە لە مێشک و دڵ و دەرونیاتی وەڵامی دەست ناکەوێ و لە ئەنجامە زانیاریەکان بە باشی پێ ناگا و لە ئەنجامە باش نازانێ بۆیە منداڵەکە ئاستی زانستی کەم دەبێتەوە کە بۆ ئومێدەی منداڵەکانی هەمومان سەرکەوتوو بێت. ئەزیزان سەرەتای دەوام زۆر گرنگە ئەو گرێکوێرانی کە لە مێشکی قوتابیە دروستە بێ ئێمە بۆی چارەسەرکەین کاتێک کە هەست دەکەیت منداڵەکەت بێتاقەتیەکی هەیە ناڕەحەتیەکی هەیە شتێک هەیە لە مێشکە دەسوڕێتەوە وەڵامی دەست ناکەوێ تۆی دایک باوک خوشک برا بەرپرس لەو قوتابیە تەنانەت مامۆستاکانیش زۆر گرنگە هەوڵ بدەین ئەم گرێکوێرانە ئەم بێتاقەتی و ناڕەحەتیانە بۆ منداڵ چارەسەرکەین بۆیە لە خاڵی نوێمە زانست دەڵێت ئێمە ڕەنگە لە مانگی یەکەمە و یاخود لە سەرەتای دەوامە بۆ قوتابی عزیزەکانمان هەندێک بێتاقەتی و ناڕەحەتی دروست بێت احتیمالە پەیوەندی بەوانەوە بێت احتیمالە پەیوەندی بە بواری کۆمەڵایەتیەوە بێت احتیمالە پەیوەندی بە هەندێک عیلاقات و هەندێک پەیوەندی خۆی هەبێت لەگەڵ قوتابیەکانی خۆی و دەوروبەریە و یاخود توانای مێشکی و یاخود بەلانی کەمەوە منداڵ نازانێت چۆن بخوێنێت لە هەموو سەرەتای خوێندنێکە سەرەتای خوێندنی ناوەندی سەرەتای خوێندنی ئامادەی تەنانەت سەرەتای خوێندنی زانکۆ پەیمانگاش با منداڵەکەش گەورە بێ بڵێ 18 ساڵ 19 ساڵە من و دایک و باوک چی لێ بکەم تازە خۆی گەورە بۆ دەبێ مشوری خۆی بخوا نا ئازیزم تۆی دایک و باوک زۆر گرنگە لە سەرەتای دەوامەوە کاراسانیەک بۆ منداڵی خۆت بکەیت چکەمە هێشتاکە بە مانای کەلیمە منداڵە بۆیە کە تۆ کە سەرەتای دەوامیش با لە یەکی زانکۆش بێت دەکرێت دەستی ئەم منداڵت بگریت ئەم کچە کوڕە جوانە لەگەڵ خۆتا بە سیارە بچی بۆ ماڵی خزم و کەسوکارێکت کە قۆناغی زانکۆی تەواو کردووە کە مامۆستایەکی زانکۆیان هەیە کە نەفەرێکیان هەیە لە مەرحەلە 2-3 زانکۆیە بۆی لە ڕێی ئەو قوتابیەوە ئەم منداڵی تۆ کۆمەڵێ پرسیاری دەستکەوێت شێوازی خوێندن شێوازی سعیکردن لەوێ مراجعات چۆنە ئیمتیحانات چۆنە و ئایا منهەج چۆن دێتەوە و ئایا پرسیارەکان چۆن دێتەوە و ئایا مەسەلەی کافتریا و داخلی و شوێنەکان چۆنە و چۆن نییە چونکە کاتێک کە تۆ منداڵەکەت ئەم پرسیارانە لە مێشکیا دروست بوو وەڵامی دەست نەکەوت ڕەنگە بە چەند مانگێک بۆی حەل بکرێت و یاخود هەر وەڵامی دەست نەکەوێ و لە ئەنجامە ساڵی یەکەم بێتاقەت بێ و بێزار بێ و ناڕەحەت بێ و دەرەجەیەکی باش و مەزبوط نێنێ بۆیە هەموو ساڵەکانی ترشی بۆ کۆڵێت لەنگیەکی تێدا بێت بێتاقەتێکی تیا بێ و ناڕەحەتێکی تێدا بێ و نەتوانێت بچێتە سەر سکەی خۆی و بە تایبەتی لە قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیە ڕەنگە بڵێن زانکۆ قوتابیەکە گەورە بووە خۆی لە ڕێی هەندێک شوێن و هەندێک مەکان و هەندێک پرسیار و جواب بوو بە تەلەفۆنەوە دەستێکەوێ بەڵام منداڵەکەی تۆ کە لە سەرەتاوە دێتەوە لە ابتیدایی زۆر گرنگە خاڵی نوێم کە بۆ جەنابتان باسیەکەین زۆر گرنگە ئەو منداڵە کە دێتەوە بۆ ماڵە خۆت هەوڵ بدەی کاراسانێکی بۆ بکەیت بەلایانی کەم و هەفتەی یەکەم 2 هەفتەی یەکەم مانگی یەکەم کاراسانی بۆ بکە شتەکانی لەگەڵا حەل بکە کاراسانی بۆ بکە هەوڵ بدە فێری کە چۆن بابەتەکانە نووسێتەوە چۆن قەڵەم ئەگرێتە دەستیەوە چۆن وێنەکانە کێشێ چۆن پرسیارەکان دەخوێنێتەوە زۆر گرنگ و مهمە دایکانی خۆم باوکانی ئازیزم تۆ لە سەرەتای دەوامەوە هەندێ لێپێچینەوە و هەندێ پرسیارکردنت هەبێ لە منداڵەکەت بەڵام بە ئوستوبی جوان بەوەی ناکە بڵێ تۆ تەمبەڵی بە کەڵک نایە بەوەی نابڵێ هەچەند سەی چڕ و چاوتەکەم تو هیچت پێ ناخوێندرێ بەوەی ناکە بۆ نمونە تەریقی بکەیتەوە لەبەر چاو خەڵکی قسەی ناشنی پێ بڵێ تو بڵێ گەر وا بڕوا دەرتەکەم نا
بە قسەی خۆش بە تەفاهم بە هەڵسوکەوتی جوان بە تەشجیعکردن بە هاندان لەگەڵ یا کار ئاسانی بۆ بکەیت تەنانەت ئەگەر پێویست بکات لە بابەتێک تێنەگەشتووە بڵی سواری سیارەکە بدەی بڕوا بڕین بۆ ماڵی مامەت بۆ ماڵی خاڵت یان بۆ بڕین بۆ ماڵی فڵان کەسی خزمتان ئەمە تۆ زەرەر نەکردو من دڵنیات ئەەکەمەوە تۆ بۆ مناڵێکت کە لە بیرکاریە یان لە عەرەبیە یان لە فیزیان یان کیمیایە ئەگەر یەک نیو سەعاتێ سێ چارەکێ سەعاتێکش ڕێ بکەی لەو سەرەتای دەوامەوە ئەم منداڵی تۆ هەندێشت هەیە کە لە لای ئاڵۆزە تێبگا من دڵنیام هەتا سەری ساڵ ڕەنگە بۆ هەتایە پێویستی بەملاولاو بە سەردان و بە هیلاکبوون و ماندووبوونی تۆ نەبێ بەڵام لەو سەرەتایەوە وەکو باسمان کرد و کە لە کتێبەکانە باس دەکرێت زۆر گرنگە تۆ دەستباری لەگەڵا بگری بۆی بتوانی چاک و مەزبوط و سەرکەوتوو بێ منداڵەکەەوە تۆش کار ئاسانی بۆ بکەیت. خاڵی دەیەم و کۆتایی لەم بەرنمەیەکە ئێمە دەمانوێت سەرەتایەکی خوێندنی باش و چاک بۆ دایکان بۆ باوکان بۆ مامۆستایان بۆ منداڵ ئازیزەکانمان مسۆگەر بکەین بریتیە لەوەی کە ئایا چی هۆکارێک هەیە بۆی منداڵەکانی ئێمە خراپن. بەڕێزێک دەڵێ کاکتۆر دایک باش باوک باش هەردووکمان خوێنەوارین و لە مەکتەبێکی نمونەیش دامناوە بەڵام نازانم ئەم منداڵی من بۆ خراپ بووە من پێت دەڵێم چەند هۆکارێک هەیە. خاڵی یەکەم منداڵەکەت حازر نەکردووە بۆ خوێندن. خاڵی دووەم ئەم منداڵە حەز و ئارەزوو خۆشەویستیەکی بۆ پۆلەکە و بۆ مامۆستاکان و بۆ ئیدارە و بۆ شوێنی مەکتەبەکەت یا دروست نەبووە. خاڵی سێم ڕەنگە برادری خراپ و فاشل و دۆڕا و چەقۆوەشێن و وەکو ئەڵێت ئەهلی وەکۆڵێ بازار و ئەهلی ئەنتەرنێت و ئەهلی مۆبایل و ئەهلی فەیسبوک بوو بێ بە برادری مناڵەکەت دەبێت زوو فریای کەوی. خاڵی چوارەم ئەم منداڵی تۆ ڕەنگە توانای عەقلی تۆزێک فەرقی هەبێ لەگەڵ توانای عەقلی منداڵەکانی هاو پیشەی خۆی و هاو پۆلی خۆی و هاو تەمەنی خۆیە لەبەرەوە تۆ دەستبارێکی باش و چاک و مەزبوطی بۆ بگری دەبێ هەوڵ بدەی ئەگەر مامۆستای خاص بێ ئەگەر مامۆستایەکی تایبەت بێ ئەگەر تەلەفۆنێک بێ ئەگەر لە ڕێی سەردانی مەکتەبەکەەوە بێت تۆ هەوڵ بدەی بە جوانی بۆ مەزبوطی ئەم کاری بۆ ئاسانکەی. خاڵی پێنجەم منداڵەکەم بۆ فەشەر دەهێنێ. خاڵی پێنجەم کە زۆر گرنگ و مهمە لە ئەنجامی نەپرسینەوەی تۆ لە ئەنجامی هەواڵ نەپرسینی تۆ زۆر عیبە بەڕاستی دایکێک باوکێک جاری وایە بە شانازیەوە دەڵێ منداڵێکم هەیە 8 ساڵە 7 ساڵە لەو یەک دوو مەکتەبەی گەڕێکی خۆمانە تا ئێستا نەچوومە هەواڵی بپرسم. ئەزیزەکەم ئەمە شانازی نییە ئەمە منداڵەکەی تۆ هەرخوا ڕەحمی کردووە بە باشی و بە چاکی و بە مەزبوطی ماوە. تۆ دەبێت من وەکو مامۆستایەک ئەو کەسانش کە بەڕێوەبەرن کە مامۆستان لە قوتابخانە و لە زانکۆ زۆرمان پێخۆشە دایک و باوک هەواڵی منداڵەکەی بپرسێ لەبەرەوە زۆر گرنگە ئەگەر مانگی یەکەمیش نەبێ دوای دوو سێ مانگێکی دەوام ڕۆژێک سەردانێکی ئیدارە و سەردانێکی مامۆستاکان بکە لە هەواڵی منداڵەکەت بپرسە. تۆ ئەزانیە گە سەری ساڵ زانێت منداڵەکە چەند دەرزێکەوتووە تازە کار لە کارترازە تازە هیچی لەگەڵا ناکرێ نە منی مدیر نە مامۆستاوە نە تۆی دایک و باوک تازە هیچی لەگەڵا ناکرێ بە لێدانیژی لە مەسەلە ناگۆڕێ. بەڵام ئەگەر لە مانگی یەکەم و دوو مانگی یەکەمە لە چەند مانگێکی یەکەمە تۆ زانێت ئەم منداڵی تۆ ئاستی باش نییە توانای زانستی باش نییە و هەوڵت بۆ دا و کۆشتێکت لەگەڵادا و غەڵەتەکانت بۆ ڕاستکردەوە ئەو بەدڵنیاییەوە تۆ زۆر باش و چاک و مەزبوطە. خاڵێکی ترکە منداڵ تووشی فەشەر دەبێت بەڕاستی لەم ڕۆژگاری ئێمەیە بریتیە لەوەی منداڵ خوب بداتە تەلەڤیزۆن و رادیۆ و ئەنتەرنێت و فەیسبوک و شتانە تۆی دایک و باوک چارەسەرت بۆ نەکرد. دوای شەڕی کاکتۆر من نازانم هەردووکمان خوێنەواری نازانم منداڵانە بۆ ئەوە تەمەڵ و خراپن هەرێکی 4-5 دەرسکەوتونە لەبەرەوەی تۆ لە بەیانیەوە هەتا ئێوارە وایفی و ئەنتەرنێت و فەیسبوک و تەلەڤیزۆن و سەتەلایتت هەمووی کردوتەوە کارێکت بۆ ئاسان نەکرد کە لە خاڵێکا باسمان کرد ژوویەکی تایبەت هەبێ و وایفی تێدا نەبێ و ئەنتەرنێت و تەلەڤیزۆن و سەتەلایت و هیچ شتێکی تێدا نەبێ و کاتێکیشت تەرخان نەکرد بۆ خوێندن تۆی دایک و باوک بڕیارت نەدا بڵی شەوان لە دوای سعات 7:30 هەمومان تەلەڤیزۆن دەکوژێنینەوە هەمومان دەخوێنین تۆ کتێب بخوێنیتەوە دایە بوون و نە قورئانە بخوێنیتەوە منداڵەکانش بخوێنن بڵی هەتا سعات 11 دوای 11 بخۆمان دانیشین سەیری فیلمێک سەیری بەرنامەیەک سەیری بۆن و مەسەلەن دۆکیومنتاریەک شتێک دەکەین نەخێر تۆ آخر سەڵتی تەلەڤیزۆنەکەت داوە پێ و بە منداڵکەشت و تۆ دەبڕۆ لەو ژوورە بەو ژوورەیتر بخوێن و نابێتە دەرەوەکاتە بەڕێ مڕانگەکەی تۆ فەشەر دێنێ. خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە ئەویش ئەوەیە ڕەنگە مستەوای منداڵەکەی تۆ لە چاو مستەوای مامۆستاکانە زیاتر بێ. ئێمە ئەوەشمان بینیوە زۆر جار بینیومانە منداڵ خۆی زۆر زیرەک بووە مامۆستاکان ڕەنگە وەکو پێویست ئەو بەو زیرەکی ئەو شتەکانیان شەرح نەکردووە و یاخود هەندێک جار پرسیاری عەجیب و غەریبی کردووە بە جۆرە ئەو پرسیارە عەجیب و غەریبانە وەڵامی دەست نەکەوتووە لە ئەنجامە مامۆستاکە ڕەنگە وەکو پێویست جوابی نەدابێت و یاخود تەریق ببێتەوە یان بۆ نمونە برادەرەکانی عەجیبیان لەم پرسیارە هاتووە کە بەشەتێ پرسیارەکەی ئەم داهێنەرانەیە پرسیارەکەی ئەم بۆ نمونە حەز و ئارەزوویەکی زۆر گرنگی علم و زانستی تایە بەڵام دەوروبەر لی تێنەگەشتون و لە ئەنجامە بێتاقەتێکی تیا دروست بوو فەشەر هێناوە لە خوێندنەکە. تەنانەت لە خاڵی دێمە کە بۆچی منداڵەکەم فەشەر دەهێنێ
خاڵێکی تر زۆر گرنگ و مهمە ئەویش ئەوەیە ئەم منداڵەی تۆ خۆی داوەتە هەندێشە دەرەوەی خوێندن ڕەنگە منداڵەکەی تۆ خۆی دابێتە یاریکردن ڕەنگە خۆی دابێتە بۆ نمونە بازاڕی ڕەنگە خۆی دابێتە دوکانێک کە تۆ لە دوکانێک ئیشەکەی ڕەنگە خۆی دابێتە بۆ نمونە کۆلەسەردانی کۆڵان و گەڕەک و ئەمانە ڕەنگە خۆی دابێتە بۆ نمونە هەندێشتی تر سیاسەتە یان هەر کارێکی ترە چوونە پارک و چوونە باخ و چوونە شوێنێکی ترکە تۆی دایک و باو مشورت نەخواردووە لەبەر ئەگەر بێت و ئێمە ئەم خاڵانە باش و چاک و مەزبوط بکەین من دڵنیام بەجوودی مامۆستاکان بە هەوڵی دایک و باوک و بە هەوڵێکی منداڵەکانمان سەرکەوتوو دەکەن و دەتوانین سەرەتایەکی خوێندنی باش و چاک بۆ منداڵەکانمان مسۆگەرکەین بە ئومێدەی ئەم دەخاڵە هەمومان لە خۆمانە جێبەجێکەین و بتوانین قوتابیەکی تەندروست قوتابیەکی سەرکەوتو قوتابیەکی ئازبەرز دروستکەین بۆ کۆمەلگا بۆی بتوانین داهاتوویەکی باش و چاک و مەزبوط و ڕۆشنیان بۆ مسۆگەر بکەین سپاس بۆ گوێگرتنتان سپاس بۆ تەماشاکردنتان بە ئومێدی سوودوەرگرتن دەستان خۆش بێ